بەناوی خوای بەخشەندە و میهرەبان زۆر کەس لە ژیانیاندا تووشی وەزوەسە و قەلەقی بوون بە شێوازێک کە توانای بڕیاردانیان نییە. جا ئەو کەسانە یان نازانن چارەسەری وەزوەسە و قەلەقی لە چیدایە یاخود ئیرادەیان بەهێز نییە و ناتوانن بەسەر خۆیاندا زاڵ بن. بە پشتیوانی خوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا بە 5 هەنگاو چارەسەری وەزوەسە و قەلەقی باز دەکەین. وەرە لەگەڵمان با بەیەکەوە بیبیستین دڵنیا بە سوودی لێ دەبینێت. هەنگاوی یەکەم بۆ چارەسەری وەزوەسە و قەلەقی ئەوەیە کە بزانە وەزوەسە و قەلەقی لە شەیطانەوەیە. شەیطانیش دوژمنێکی سەرسەختی ئینسانە، هەمیشە دەیەوێت ئینسانی مسلمان تووشی ناخۆشی و ناڕەحەتی و گرفت کات و تووشی گومانی بکات، تووشی وەزوەسە و قەلەقی بکات. دەی تۆش بە قسەی شەیطان مەکە، لە بەرامبەری شەیطاندا خۆت بەهێزکە و پشت بە خوای پەروەردگار ببەستە. بشزانە ئەگەر ئێمە بەهێز بین، خوای پەروەردگار دەفەرمێت ئین کەید الشەیطانی کانە ضەعیفە، کاکە فێڵ و پیلانەکانی شەیطان زۆر بەهێزن، بەڵام لە بەرامبەری کێدا لە بەرامبەر کەسێکدا کە خۆی بۆ خوای پەروەردگار یەکلا کرد بێتەوە و ئیخلاصیەتی هەبێ لە بەرامبەر خوای پەروەردگاری خۆیدا و خۆی تەسلیمی خوای پەروەردگار بکات و پشت بە خوای پەروەردگاری خۆی ببەستێت. دووەم لە هەنگاوەکانی چارەسەرکردنی وەزوەسە و قەلەقی ئەوەیە هەر کاتێک وەزوەسە و قەلەقی دەوریدا و وەزوەسەیەکی شەیطانت بۆ هات، یەکسەر خۆت پەنا بدە بە خوای پەروەردگار و پەنا بگرە بە خوای پەروەردگار شەیطان بەنەعلەت کە. خوای گەورە دەفەرمێت وئیما یەنزەغەنەکە منە الشەیطانی نەزغ فاستعذ بالله. هەر کاتێک نەزعەیەک و وەزوەسەیەکی شەیطانت بۆ هات، یەکسەر خۆت پەنا بدە بە خوای پەروەردگار و بیر لە خوای پەروەردگار بکەوە، پشتت بە خوای پەروەردگار قایم کە، دڵنیا بە خوای پەروەردگار چارەسەری هەموو کێشەکانت بۆ دەکات و شەیطانت لێ دوور دەخاتەوە. سێم لە هەنگاوەکانی چارەسەری وەزوەسە و قەلەقی ئەوەیە کە خۆت لە بیرکردنەوەی خراپ بپارێزە، چونکە بنەمای هەموو کار و کردەوەیەک سەرەتا لە بیرکردنەوە دەست پێ دەکات، هەر وەکو ئیبن القەیمیش باسی کردووە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە قسەی خۆش و بیرکردنەوەی باش و گەشتبینی پێ باش بووە و حەزی لە ڕەشبینی نەبووە. بۆیە بە هەموو شێوازێک بیرکردنەوەی خراپ لە مێشکی خۆت دەرکات. هەنگاوی چوارەم بۆ چارەسەری وەزوەسە و قەلەقی هەمیشە خۆت بەکارێکی باش و چاکەوە سەرقاڵکە، چونکە بەڕاستی دەست بەتاڵی دوژمنێکی زۆر خراپی ئینسانە. ویلیام جێمس کە بە مامۆستای دەروونزانی و باوکی دەروونزانی دادەنەرێت، لە یەکێک لە قسەکانیا دەڵێت هەمیشە وەزوەسە و بیرکردنەوەی خراپ بە چەقۆی کار و کردەوەیەکی چاک و سەرقاڵکردنت خۆ سەرقاڵکردنت بە کار و کردەوەیەکی چاکەوە سەر ببڕە، واتە هەمیشە بادەست لە کارێکی چاکەدا بێت. ئەو کاتە وەزوەسە و قەلەقی هەر لە بیرت نامێنێت و هەر لە خەیاڵیشتدا نامێنێت. پێنجەم لە هەنگاوەکانی چارەسەرکردنی وەزوەسە و قەلەقی ئەوەیە کە یەکێک لە پیاوچاکان لە یەکێک لە قسەکانیا دەڵێت بە ئەزمون و شارەزایی خۆم بە چارەسەرێکی زۆر باش گەیستوم بۆ چارەسەری وەزوەسە و قەلەقی. ئەویش ئەوەیە هەمیشە هاوڕێیەکی باشت هەبێت کە لەگەڵ تا پێش بڕکێ بکات لە کار و کردەوەیەکی باشەدا، لە کار و کردەوەیەکی بەسووددا، چ لە ڕووی دنیاییەوە چ لە ڕووی قیامەتیەوە، هەمیشە لە پێش بڕکێدا بە لە کاری بەسوود و لە کار و کردەوەیەکی چاکەدا، چونکە ئەو کاتە کە تۆ سەرقاڵی کار و کردەوەیەکی باش بووی، دڵنیا بە وەزوەسە و قەلەقیت هەر لە بیر نامێنێت و لە خەیاڵیشتدا نامێنێت. ئەو 5 هەنگاوە بە ئیزنی خوای پەروەردگار چارەسەرە بۆ ئەو کەسانەی کە لە ژیانیاندا تووشی وەزوەسە و قەلەقی بوون. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەکی لێپارێزراو کات.